هاي لخانقين وايمان قال مردمي خانقين بحثي انتخابات بكين اما لخانقينين اما نوي لقل خلشي رسنو تيكو شرو قارمانو روشن فكري خانقين باسي البجاردن بكين زاني تنگرينگا لو شارة كرد پرورو لو شارة نشتمان دوستا همویان بيكوا كاربو بكن كا قايمة كرديكان سرب كون وبتايبتيش قايمة 120 كاليستيشتين اجتماعي كردستان اما لقال شمارك لكانديدكان ولقال جنزان ولاوان وخلشي ام شارع گفتگو دكين لتواوي او برنامج لقال مامبن بوردي باس لا خانقينو شيشكانيانو وميدكانيان دكين لقال مامبن البته اما لا گفتگو كان مامبر دوامين لا شوينه گشتيكاني خانقين اما نبزانين كا خلشي خانقين تشيلين لسر بالبشتكردني قائمة 120 قائمة شتين اجتماعي كردستان وكانديدا كانيان لقل جمارك لجنزان قفتو كين برستان بوتشون تانيان تشيش لسر قائمة 120 من قشتمان اما دايما بان ان سي نفر عندي من مرشح وهر سي نفر قشتي داندان و120 كمان قشتين قائمة وال أنا كانديدا أنا. توشي على وكو جنزيق لسر قائمة 120. والله كشتمان يعني شو من انتخابي عن كيمن ودعمي عن كيمن. كانديدا كان تام بدلها؟ ب 120 مضبوطة. ناس خوش. سلاو تان لبي أم كان تام باش. توش تسيك ما موقع. سلاو لبي. عشات باش. أخير استشام. باش تشي لسر انتخابات عليه تشي لسر قائمة 120 لسر كانديدا كان لسر يشتين اجتماعي عليه. والله خوي خانقين. بەڵێ خۆی لە ڕاستیە ئێمە وەکو خەڵکی خانەکەین کە ناوچەیەکی دوور لە دەستین با بڵێن ئەڵێم دوور لە دەست بەمە بەست ئەو قسە دەکەم ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەڕاستی تووشی هەزارها کێشە و گیرگرفت هاتی من ئێستا ئەم شارە بەڕاستی جاران ئەقلیم حکمی ئەم شارە کرد هەرێمە ئێستا ئەم شارە بەغدا حکمیەکە 100% بەغدا حکمیەکە لێرە هیچ دەورێکی نییە کورد بۆیە پێویستە ئێمە وەکو ملت ئێمە وەکو ملەتی خانەقین کوردبوونی خۆمان بەسەلمێنین ئەم شارە شارێکی کوردستانیە شارێکە خاوەن مێژوویەکە هەزارەها ساڵ باگراوندی هەیە لە شارستانیەت هەزارەها قوربانی داوە لە ساڵی 1975 لە دوای نەکسەی شۆڕشی ئەیلول 160 ئاوایمان تەرحیل کرا و تەختی عەرز کرا و ئەنفال کرایانی ئێمە پێش ئەنفالەکانی هێشتا ئێمە ئەنفال کرا لەم شارە تەفەسڵاتی زۆر درێژە بۆیە ئەم شارە قەت نەکەفتووە و قەدیش ناکەفێت چونکە ئەم شارە خاوەن باگراوندێکی سەقافی کوردی بەهێزن هەمیشە کورد بوونە و هەر کوردە بن بۆیە من لێرەوە داوا دەکەم لە خەڵکی ئەم شارە دەنگ بدەن بە لیستە کوردیەکان ئەوەی کەوا بەدڵیانە هەر لیستێکیان بەدڵە من کێشم نییە کە 120 بێت یاخود لیستێکی تر بێت بەڵام دەنگ بدەن بە لیستە کوردیەکان بۆ ئەوەی ئەم شارە بە کوردێتی بێنێتەوە زۆر بۆ یەکێتی چی یعنی یەکێتی لە دوای ڕووداوەکان ڕیفراندۆمەوە تا چەند لەگەڵتان بووە پاڵپشتان بووە تاکو ئێستا خەڵک دەنگ داتە قایمەکەی بەداخەوە ئێمە لە دوای مشکلەی نازانم ناوی بنەم مشکلە ناوی بنەم پرۆسە ناوی بنەم شی نازانم لە دوای ئەو پرۆسەیەوە بەڕاستی ئێمە تووشی گەورەترین کێشە هاتی من یعنی تووشی کێشێکی زۆر گەورە هاتی من بەڵام ئەلەم شارە یعنی ئەوەی کەماوە یەکێتی نیشتمانی کوردستان بوو لێرە مایەوە ئێمە وەکو ملت ئێمە زیاتر وەکو ملت ئێمە توانیمان ئاڵای کوردستان هەمیشە بەرز ڕابگرین توانیمان بەرگری بکەین لە ئاڵای کوردستان هەمیشە ملەتەکە کورد بووە خۆی کورد بووە پێوەستی بە هیچ حزب و لایەن ئەوەی نەبووە خۆی کورد بووە خۆی توانسێتی خاوەندەرەتی لە کوردبوونی خۆی بکات دەست خۆش تۆ چیمان بۆڵێ لەسەر ئێمە خۆم و بنەماڵەم یەکێتی من یەکەمین پێشمەرگەیە دەیرین ناو مەڵبەندەکە حەمەنووریە لە ساڵ 1970 من پێشمەرگە بوومە وە بەڵگا بنەماڵەمیش گشتی یەکێتی ئێمە خوێنکاری مەدرسەی مام جەلالین قەت لە ڕێ خۆمان دەرناچین ئێستا من عمرم 71 ساڵە
هشتا لە ڕێ خۆم ڕێکەم و لە گیانمیش دەرناچی و هەر یەکێتیم و تایید یەکێتیشەکەم. ئێستا کە ململانەیەکی نەتەوەی هەیە ینی سراعێکی نەتەوەی هەیە سراعێکی وەتەنی هەیە چەند گرنگە دەنگ دەن بە قایمەی 120 یعنی دەنگەکە بە فیڕۆنەچە دەنگ بۆ کورد بێت بەخوا ئەو خاڵت زۆر مهمە یعنی ئیسەیمە ئەگە جاران هەشت کورسیمان بوو ئیسەی بۆ یەک کورسی ڕاوڕاوەمانەمە یعنی ئەگە ئەوەی شەدەمێنێت عەرەب حکومانەکە هەل لە قایم قامە بگرێ ئەیلاولا هەمووی عەرەب لازمە ئیمە هەوڵ بدەی من هەناوی کوردیگمانیش بێت لە دەسەڵاتە تا بەلکە چشتی بکات بۆ قایمەیەکێتی قایمەی 120 و قایمەی اتحاد وەتەنی ئەی تەبانی بە خۆمان هەیەکێتین و هەر خوێنمانیشە سەوزە و هەرێمێنینشە یەکێتی بەخوا من ئیشی ئەەکەم بۆ یەکێتی بەس بەداخەوە ئیسە لە عسکەریە جاران پیا و ئازایی بکردا ئافەریمی یاخێتی داەن پێ بەخوا من حەجی شعبی تازات و ناو خانەقین دوو ئاڵای کوردستان یەکمەتری وەمەترونی و بە دوای ماتۆرەگەمە و چ کەناڵ بوو بە دوام گەراوەتی بێ پێشمەرگە لەم مەڵبەندەوەتی پێم ناترسیدەوەکەیت ئەدوان نقم دەکەن وتم با نقم بکەن ئەوان ئاڵای خۆیان هەیە منیش ئاڵێ خۆم هەیە هەن یەکێتیە و هەن کوردستانە سەربەرزم بۆی من پارێزەر سەدیقە خانم پارێزەرم لە خانەقین و ئیشکەم لە مەڵبەند کارگەری مەڵبەندی خانەقینم فداواکارم لە خەڵکی خانەقینی بەشەرەف ڕۆژی 2023 دەرچێن دەنگ بێن و لیستی یەکەتی نیشتمانی کوردستان ژمارە 120 و ئیمەسی کاندین دیری من ئەو کاندینە و دڵ خۆدانە دەنگ بنەپی لە پیا و لە ژن باش پەیامێکم بە لەجێ خانەقینی پێ بڵێ بۆ خەڵکی خانەقین کە دەنگ دەن بەیەکێتی و ڕێبازی سەرۆک مام جەلال ئیمە لیستەگەیمە لیستی مام جەلالە لیستی شەهیدانە لیستی ئەنفالەگانە لیستی ژنانە لیستی ماوی مرۆڤە فداواکارم لە جاماوەری شەرەفی خانەقین دەنگ بێنە لیستی یەکەتی نیشتمانی کوردستان ژمارە 120 چیتە لە خانەقینە چیە گوزەرێ وەزعی خانەقین فرەخاسە هەر زۆر باشە ئێمە هەموو ساڵێک لە هەموو هەڵبژاردنەکە خانەقینیەکان دەوری باڵای خۆیان بینیوە لە هەموو هەڵبژاردنەکانە بەسەرکەوتووی دەرچوینە بەڵام ئاواتەخواز بووین هەموو لایەنە کوردیەکان بە یەک قایمە دابەزینایە لەم ناوچانە تۆزی هەستیان بە ئەم ناوچانە بکردایە ئێمە لە جەبهەیەین لە کەلارەوە تاکو و زاخۆ کێبی واتەوە هەر کووردە بەڵام لێرە ئەگەر کورد نەیباتەوە ئەم شارانە لە دەستە چییە ئێمە بەڵێنی ئەوە دێن کە هەمومان لە خزمەتی لیستەکەمان نبین لیستی 120 یەکێتی نیشتمانی کوردستانە بە بەردەوامی هەر یەکێتی لەم شارە بردوێتیەوە و هەر یەکێتی شەیباتەوە هیوادارین خەڵکەکەش بە ڕۆژی دەنگدان بە جۆش و خڕۆشێکی زۆر گەورەوە بڕۆن کەرنەڤاڵێکی جەماوەری دروستکەن و لیستەکەمان سەر دەستت خۆش بە سپاس دەکەم زۆر سپاس لەگەڵ بەڕێزێکی تر گفتوگۆ بکەین فەرمۆیرە سڵاو لێبێ سەرچاوم وەزع خانەقی زۆر باشە من تقریبا قسەکانم لە ئەسڵە کەرکووکی بابام کەرکووکی بێ خۆم لە خانەقی لە دایک بیبە تەواو مادەی 130 تەواو مادەی 130 چیتە لەسەر قایمەی 120 لەسەر قایمەی کە ئەو ململانەیە ئەو سراعەکی وەتەنیە وەڵاهی خۆدا نەزانن شەڕی چەک نەما ئێستا شەڕی قەڵەمە ئەگەر بمانەوێ خانەقین ئیسفادە بکە و بگەڕێتەوە بۆ باوش کوردستان ئەمڕۆ گەرە قەڵەمەکەمان لەسەر قایمەی 120 بێ یەکێتی نیشتمانی کوردستان لەبەر ئەوەی ئێمە تقریبا لەم ماوەی ئەخیرە زۆر بە زەرمەند بووینە کاتی یەکێتی حکومیە کرد لەی شارە بەڕاستی زۆر کەس دەرێمان تەنانەت من حەزەکەم لە ناو عەرەبەکان وەخت خۆی ئێمە بووین ئەمانێ زۆرمان کردووی ئێستا ئەڵێ ئێمە زەرمەند یەکەمینین لە ئێوە زیاتر زانیمان قیمەت ئێوە چەندێگە ئەوەی دەنگیشی پێمان نائەدا وەختی خۆی ئەڵێ ئیجارە دەنگەمان بۆ ئێوەیە ئومێدتان هەیە کە دەنگی باش بێنن من ئومێدم لە 195 دەنگ باشتێری ئینشاءڵڵا داوات لە خەڵکی خانەقین چییە؟ وەڵا داوام لە خەڵک خانەقین ئازادکردن خانەقین
بە قەڵەمەکەی دەستی خۆی ئەتوانێت ئەمە فیشەک نییە بە قەڵەمێک با قەڵەمێکە 120 الاتحاد الوطني الكردستاني بۆ عەرەب و بۆ کوردەکانی شێکێتی نیشتمانی کوردستان دەستت خۆش بەڕێزی کاکە گفتوگۆکانمان بەردەوامیانە بێ لەگەڵمان سڵاوتان لێ بێ چۆنن کاک سەباح چۆنی باشی ئەحواڵێت سپاس دەکەم ئەگەر ڕووبکەیتە کامێرەکانمان ئێمە لێرە لەسەر لە جەلەوەی لەسەر پردی ئەڵوان تۆی کاندیدی باسی خانەقینمان بۆ بکات چیتان هەیە بۆ خانەقین بۆ شارە جوانە بۆ شارە ڕۆشن فکرە وڵا لە سەرتاوە خێراتین خۆت و سافەگەت دەکەم سپاس دەکەم هەرکتان کێشاتانە بۆ ئەم شارە شاری خانەقین شاری جێی شێرانە جێی پیاوی هەواڵ و پیاوی ڕۆشنبیرە ئیمڕۆژ کە تۆ سوارت لە من کرد وتت چیتانێ ئەومان هەیە بۆ ئەم خانەقین بەڕاستی لە 2017 وەملاوە کە یەکێتی نیشتمانی کوردستان لەمێ بەڕاستی حکمی نەماوە حکومەکەی زەعیف بابڕین بەڕاستی ئەڵێم بەس ئەلئان حکمی یەکێتی نیشتمانی کوردستان بەهێزە بە قەوەت هاتیتە ناو شارەوە ئەم شارە هەموو نەتەوەگان ئەزانن بەس یەکێتی لەم شارەکاری کردووە ئێمەش بە هەمەت و قووەتی هەموو جەماوەری خانەقین چواردەور خانەقین بە هەموو قەزا و ناحێگانەوە ئێمەش داواکارین لە هەموو خەڵکی بە شەرەفی ئەم شوێنەکە بەحسیانم کرد بڕۆنە سەری سندوق لە ڕۆژی 18/12 دەنگ بدەن بە یەکێتی نیشتمانی کوردستان کە لستەگەی 120 بەندەی براتانی ژمارەی خۆت چەندە بەندەی براتانی ژمارەی یەکە ئەکید پرۆژەمان هەیە بۆ لاوان بۆ گەنجان ئەتوانن چی بکەن لە ناو ئەنجومەنی مەحافەزە مام سەباح محافەزە ئەکید هەموو شتێتیانە بەس ئەوەی تایە ئەتوانین ئەو پارەوە دێت مەسەن لە بەغدادەوە کە تەرخانە کرێ بۆ محافەزە بۆ پارێزگای دیالە ئەتوانین لەوێ بڕۆین بەوردی لێ بکۆڕینەوە چەندێ حوسەی ئێمەتیایە چەندێ نسیبی ئێمەتیایە چەند تەعینات هەیە چەند ئەوە هەیە ئەوەی ڕاستە هەمووی لە بەغدادەوە دێت بەڵام لە پارێزگا کە ئەڕۆینە ئەو پارێزگا ئینشاڵڵا چەند ساڵە پشتگوە خراوە و خەوانیان ئەمجار ئینشاڵڵا بە خۆشبەختانەوە تەجدیدیان کردەوە کە تەجدیدیان کرد هەم یەکجا و دەجا ئەڵێم بە هەمەت و بە پەنجە پیرۆزە جوانەکەی خەڵکی ئەم پارێزگاوە دەنگ بدەن بە یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان ئەم جارە هاتیێتەوە هەموو ئەوانەی کە تەوسیە کرانە لەسەرەوە لە قیادەی خۆمانە لە قیادی یەکێتی نیشتمانی کوردستانەوە وردەکار بین بە قەڵەم بە متابعە بە مراقەبە بە ڕقابە ئەوەش بتوانین بۆ شاری خانەقین بکەن بیکەین دەست خۆش بێ لە ناو بازاری خانەقینی بە دیاریکراوی لە گەڕەکی جەلەولە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی دانیشتوین باسی انتخاباتەکەی سڵاو لێبێ تۆ خانەقینیەک چی تێ لەسەر ئەو انتخاباتە چەند گرنگە بۆ قەزینێتەوەیمان دەنگ دەن بە چێ خەڵکی خانەقین ئێوە خۆتان دەنگە دەن بە چێ کاکەگیان ئێمە خانەقین شاری کوردایەتیە هەمووی دەنگەدا بە 120 یەکێتی ئێمە منتقەی گەڕەکی جەلەوەین هەمووان یەکێتین یەکسەر هەموو یەکێتی هەمووی دەنگەدا بێ لیستی 120 چەند گرنگە ئەمە وەکو قایمێکو سراعێکی کەنەتەوەیە بە قەڵەمە ئەمە شەڕی زۆر گرنگە زۆر ئەم جارە بۆی ناسنامەی کورد لە بوونەی ئەوە غێری کورد گەلێکیانە خانەقین بچۆتێنن کاتە پێویستە ئەگەر دڵعازیەکی شەبێت ئەمە بەلاوە بنرێ ئێمە فەرقی نییە کورد کشی کووردە هەر بەس گەرە کشمان بشینە انتخابات ژن مناڵ پیر جاهڵ تەلەبە هەرچی مۆزەف گەرەک بچین بۆ انتخابات چونکە خانەقین وەکو کەرکووکە ئێمە لە بەشێکی تری بەرنامەکەمانە لە ناو خانەقین لەگەڵ ژمارەیە کەسایەتی پێشمەرگەی دێرین کوردی دڵسۆز و ڕەسەنی خانەقین لەگەڵ ئەوانیش گفتوگۆکەین لەسەر مەسەلەی انتخابات زانین ڕێی ئەوان چییە سڵاو لێ بێم کاتت باش هەموو کاتێکت باش
زانم بەستەکەم مەمنونم ڕەئی تۆ لەسەرەوە ئینتیخاباتە چێت چەند گرنگە هەمویان بەدڵسۆزی بە حەماس بڕۆن سەر سندوقەکانی دەنگدان وەڵە کاکدانە گرنگی زۆرە بە تایبەتی خانەقین و خانەقینەکان ئێمە زۆر دواکەوتوین لە خزمەت گوزاری لە هەموو شتێکە و لە سەر حکوومەتەکان یەک بە دوایەکە هیچیان بۆمان نەکردووە ئێمە ئەبێ هەڵبێن قایمە 120 ئەبێ سەرەکەوێ و سەری چەکەوێ ئەبێ بڕۆناوێ ئیش بکەن ئێوە ئەتانەوێت دەنگدەن بە چ قایمەیەک یەکێتی چی کردو بۆ خانەقینەوە بێت چی بکات ضروریەتی یەکێتی چییە بۆ ئێرە یەکێتی زۆری کردووە بۆ خانەقین ئێمە قایمەی 120 قایمەی خانەقینیە قایمەی تێکۆشانە قایمەی خەباتە هەموو شتێکی کردووە بۆ خانەقین خەڵکی زۆری دامەزراندووە ئێمە ئەمانەوێ زیاتر سەری بخەین ئێوە لە دێر زەمانەوە لە خانەقین چی بە گەنجەکان ئەڵێیت کاگە شرف بەڕێسان بڵێ بۆ چەند گرنگە بچنە سەر سندوقی دەنگدان بە گەنجەکان ئەڵێن بەردەوام بن وەکو باوک و باپیرەدان بەردەوام بووە لە خەباتکردن و لە تێکۆشان و لە پێشمەرگایەتی ئیجا حکوومەتە داگیرکەرەکان یەک لە دوایەک داگیر خانەقیان کردووە خانەقینە عاجزە داوە تەرحیل خانەقینیان کردووە بێکار خانەقینیان کردووە خزمەت گوزار ئەوە خانەقینە تا ئێستا خزمەت گوزاریەکان نەکردووە بە گەنجەکان ئەڵێم بیری ئەوە مەکەن بیری ئەوەکەن خۆدان و کەس و کاردان جاری تر بێکار و بێبار نەمێنن جارێتتر لە سەر جادە نەمێنن دەست خۆش بێ سپاس دەکەم سلااو لێ بێ مامە گیان تۆ چی تێ بۆ قایمەکە بۆ چی ئەڵێ بۆ پاڵپشتی وەڵا هەموو داواکارم لە خەڵک خانەقین هەمویان بڕۆن بۆ دەنگداین بۆ قایمەی 120 یەکێتی نیشتمانی کوردستان دەست خۆش بێ بەڕێستان چیڵێن داواکەین لە خەڵکی خانەقین هەموو بۆ سەر سندوقی دەنگدان دەنگ بدەن بە 120 کە شوێنی شەهید و تێکۆشەرانی خانەقینە و کە خاوەن شەهید و خاوەن هەموو شتێکین لە خانەقین ضرورەت یەکێتی چییە وەڵا ضرورەتی چەند گرنگە بۆ خانەقین 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 هە یەکێتیە یەکێتی شەر خانەقینیە خانەقینی لە ئەساس و هەر سنووری خانەقینی و سنووری یەکێتی بووە و ئێستاش هەر سنووری یەکێتیە چەند گرنگە هەموو گەنجان هەموو گەنجان ئەبێ بڕۆنە سەر سندوق دەنگدان هەمووی دەنگ بدەن بە خاوەنی شەهیدەکان ئەم خوێنی ئەم شەهیدانە بە فیڕۆ نەڕوە کە خوێنی ئەو شەهیدانە گوم نەبێ کە هەمووی نزیکەی 2000 شەهیدمان هەیە لە هینی خانەقینەوە سلااو لێ بێ چی تێە بۆ ئینتیخاباتە گەرم و گوڕی خەڵک چۆنە بینی حەماسی خەڵک ئەمە زۆر ئەو ترێک ئەمە ململانەی چینەتەوەیە بۆ کووردە بەڵێ من مرشحة سعدية علي سعيد أجاف حقوق قيام بكالوريوس قانون لبانست يكتين اجتماعي كردستان قائمة صدوبي شمارقم بسوهيشتا من كحقوقية لبلدية يكومي برامج نامة عن طريق القانون وبيجين لبان تشخيصي مشاكل كان هنا وخانقين كردوا ولا مسألة بلديات لمسألة بالي لخدمات كخدمية فلا مشاكل ما هي لخانقين خانقين بيد السر حقيقة فلا مشاكل هي كاكجيان نقص خدماتي هي شون كمشاريع دراسية ندري بو طريقة صحيحة تا مشاريع ما نكمل بيد وتا ما بتوان كاربكن لنا وخانقين وما لتوسانا نقص أو مانيا نقص كهرباء مانيا فلاح استفادة ناكل الزرع شون كآوينية أي خسارة بو فلاح تنظيم بعض أمور ما هي دراسة أتوايا فإن شاء الله قالوا بيد بتشينا وشونا إن شاء الله يما محاولة كان عن طريق إدارة مجلس المحافظة عندي رقابة ضروريتي مجلس محافظتي بو خدمات لقانقين ضرورية دراسة بكين إما هو دراسة بس بلقش وقانون دراسة بكين ويك رقابة بني نبان أم مشاريع تابتوانين إكمال أي مشاريع بكين وطريقي صحيحي وإكمالي بكين شون كخانقين افتقار رقاب وفر خدمات ومحرومة وحصيلة تعيينات كما قيامت رسالة قريبة بو أهل خانقين بو دوروبر
والله من يشمع أهل خانقين أهل ديالة قشتي كحقوقية ويشمع أهل خانقين وقرتب وجلولة وسعدية إنه للروجي هي جديد وانزا قشتي دربش الصوت يعني بدن باقي الصوت يعني نفس زي وإنه فكرنا كان بيجي أوانا بلا أي وتشيدان كرد يعني إما صفحي تازا كينا والأهل خانقينا إن شاء الله من شخصيا عن طريق القانون عن طريق خدماتي قصورنا كم بشارة وإن شاء الله ان شاء الله وتنقرينك وكو كرد وكو نتوي كرد بەڵێ بتوانن هەوی خۆمان لە ناو سندوقەکانی دەنگدان باشتر دیاری بکەین ئێمە وەکو کورد وەکو هەوێ خۆمان وە خوێنمان ودەمی وە خوێنی شەهیدەکان و خوێنمان و دەنگمان ئەتوانین هەوێ کورد بمێنێت لە ناو خانەقین لێن ئێمە حزبەکەمان حزبی 26,000 شەهیدە حزبی بەڕێز مام جەلال خوا عافی بکاو ئێستا ئێمەش لەبان وەلکاک باڤێڵە ئینشاءڵڵا ئێ حزبە مستەمڕە و فەرە قوانین نایە و فەرە دەراسە کردینە ئینشاءڵڵا تەتەور بۆ خانەقین و بۆش دیالە هەڵبەتە ئەمە دەمانەوێت لەگەڵ کادرێکی پێشکەوتوو یەکێتی نیشتمانی کوردستان کاک بەمە شێخانی گفتوگۆ بکەین کاک بەمە سڵاو لێبێ ضرورەتی ئینتیخاباتە لای ئێوە چییە وەکو مەڵبەند وەکو کادرێکی یەکێتی وەکو گەنجێکی خانەقینی بێگومان ئەم هەڵبژاردنە ضرورەتێک و پێویستێکی زۆر گرنگە بۆ خانەقین و بۆ خانەقینیەکان و بە تایبەتیش بۆ سەلماندنی ناسنامەی کوردستانی بوونی خانەقین و گەرمەسێر و ناحەکانی دەوروبەری و ئەو گەرمەسێرەی کە بە درێژایی مێژوو خوێنی ڕشتووە لە پێناو ناسنامەکەی خۆی لە پێناوی کوردبوونی خۆی لە پێناوی ئەوەی کە کوردستانی بوونی لە دەست نەچێ و بە دەنگدان و بە پرۆسەی هەڵبژاردن ئەیسەلمێنێت کە ئەم سنوورە سنوورێکی دانەبڕاوی کوردستانە و خەڵکەکەی لەو پێناوەدا خەباتی کردووە و مێژوو خۆشی شاهیدە کە خەڵکی خانەقین و خانەقینەکان و دەوروبەری چۆن خوێنیان ڕشتووە لە پێناو کوردبوونی خۆیان بەڵێ باشە تاچەند بەدەنگەوە هاتن هەیە و تاچەند ئەم بابەتە بۆ بە ململانەیەکی خەڵک بێتاقەتە تا ڕادەیەک لە بەسەری خەدەمات و ئەوانە بەڵام تاچەند بۆ زەڕورە وەکو ململانێکی نەتەوەی سیر بکرێت بێگومان کاکەسانە خۆت وەکو میدیاکارێک کاتویت لە ناو خەڵکی خانەقینای خۆت کارتانەوەکان و جۆش و خۆشی خانەقینەکانت بینی ئەلبەتە سرە ڕای کەم و کوڕیەکان سرە ڕای گلەیی و گاسندەکان خەڵکی خانەقین بەوەی کە ئەمە بە چارە نووسازە بینن ئەمە بە مستقبلی خۆیانە بینن ئەمە بە دیاریکردنی چارەنووسی نەوەکانی داهاتویانە بینن بۆیە هەمویان هاتوونەتە پێشەوە من خۆشببختانە ئەوەی کە ئەی بینم لە ناو ڕای خەڵکیا لە ناو هاوڵاتیانی سادەی دەرەوەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان خەڵک جۆش و خۆشی زیاترە بۆ کاندیداکانی یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ لیستی 120 یەکێتی نیشتمانی کوردستان بەرەو پێشوونێکی زۆر باشەیە و خەڵکی خانەقین و خانقینیەکان و گەرمەسێر و جەلەولا و سعدیە و مەندەلی و قەزانیە و بناری بەمۆ و قۆرەت و مەیدان ئەوەیان لا دووپات بووەتەوە کە تەنها یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانێت پارێزەری خانەقین بێت و ئەوە دروشمی هێزی پێشمەرگە و یەکێتی نیشتمانی کوردستانە کە لەگەڵ هەڵگیساندنی شۆڕشی نوێدا دەڵێ یا کەرکووک و خانەقین یا تا ماوین دەجەنگین بەڵێ ئێستا دەجەنگین لە پرۆسەی ئازادی و هەڵبژاردنەوە بە دەنگەکانمان دەجەنگین و بە دەنگەکانمان دەیسەلمێنین ئەم ناوچە ناوچەیەکی کوردستانیە و بە کوردستانی بوونی خۆی دەسەلمێنرێتەوە و خۆشببختانە لە ناو پێکاتەکانی خانەقین و گەرمەسێرە لە کورد لە عەرەب لە شیعە لە سوننە لە کاکەیی لە هەموو ئەمانە جۆش و خۆشێکی زۆر باشی هاتیاوە ئەوانیش کوردستانی بوونی خۆیانە سەلمێنن چکە لە مێژە خانەقین شاری پێکەوەشیان و ئاشتی و برایەتی بۆ لە نێوان هەموو پێکاتەکاندا هەڵبەتە لە گفتوگۆکانمان لە شاری خانەقین بەردەوامی خانەقین ڕەمزی خەبات و تێکۆشانی جۆرا و جۆری هەیە یەکێک لەوانە کە ئێوە هەمووتان پێ ئاشنان لە خانەقین کە پێوترێ بۆ عەلی و لە سەرتاسەری هەرێمی کوردستانیش کە بە شەهید حوسێن مەنسوور ناسراوە جا سۆزانخان و کەموتانزان ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق و خوشی شەهید حوسێن مەنسوورە لەسەر ئینتیخاباتەکە قسەمان بۆکەوە لەگەڵ ژمارەیەک کاندیدی بەڕێزی شەرێکە و باسی خانەقینەکەین سۆزانخان سڵاو لێبێ ئەم انتخاباتە هەڵسەنگانی تۆ بۆ انتخاباتە چەند زەڕورە کورد بە حەماسەتێکی گەورەوە بەشداری ئەو انتخاباتە بکە و قایمەی کوردی سەر ئێرە خانەقینە دڵی کوردستانە هەمیشە بە کوردی لێیە و قەت نامری هەر بە کوردی لێ ئەیە ئێمە شارەکەمان ناوبانگە بە شاری شەهیدان من دایم ئەڵێم ئەو ئاڵایە کە ئێستا بەرز بۆتەوە دیارە لە هیچ بەرز نەبووتەوە هەمووی ئێمە بە خوێنی شەهیدەکانمان ناومانداوە کوردی ڕاستەقینە قەت چاوڕێ پاداشتی نەکردووە ئەم ناوچەیە من ناڵێم خزمەت نەکراوە بەڵام بەقەت پێویست خزمەت نەکراوە هەرچەند هەوڵمانداوە بەعزە جار لەوانەیە پێمان ئەڵێن خانەقینەکان زمانی کوردیان باش نییە من یەکسەر وڵامم ئەوەیە ئەڵێم بە درێژایی مێژوو شاری خانەقین مەبەست بۆ تعریبکردن بە ئێستاشەوە یعنی ئەمڕۆ ئێمە سەردانی شاری
مندلیمان کرد وەکو سەرۆکمان و مەرجعی ڕوحیمان سەرۆک مام جەلال وتی مندلی و قەزانیە و تا بەدرە و جەسان هەر کوردستانە یعنی ئەمڕۆ لە ناو شاری مندلی مەرحەبای هەر کەماندا سەلامی هەر کەماندا لە ناو بازار بە کوردی وڵامی داوە یعنی خەڵکەکە ئێمە بەتایبەت ئەو جلە کوردیانە بۆ مندلی لە بەرم کرد هەموو خەڵکی شارێک ئات لەگەڵمانە وێنەیان ئەگەر دیارە چەند پێیان خۆش بوو کە ڕوحێکی کوردایەتی لە ناو شارەکە بێ شارێکی کوردستانیە قەتوانیە شارێکی کوردستانیە بۆیە داواکارم لەو کاندیدە بە ڕێزانە کە دەرچوون بەقەت پێویست خزمەتی شاری خانەقین و بەتایبەت ناوچە کێشە لە سەرەکان شاری مندلی و قەزانیە و ئەو ناوچانە بکەن یعنی تۆ کە ئەڵەی قەزانیە چوین بۆ قەزانیە چەند خێزانی کورد لەوەیە یعنی باس لە خانەقین ناکەم خانەقین خۆی کوردستانیە کەس لەسەرەوە اعترازی نییە هەمیشە شاری خانەقین یعنی ئەو کاتە منیش کە خۆم هەڵبژارد بۆ پەرلەمانی عێراق 21 سەرەوەی 21 هەزار نزیکەی 22,000 دەنگمان هێنا یعنی هەرچەند مشارکەکەش ئەوە نەبوو یعنی خەڵکەکە زۆر نەچوو دەنگ با بەڵام سەرڕای ئەوەش نزیکەی 22,000 دەنگمان هێنا ئەوەش ئەوە ئەسلمێنەیە کە خەڵک خانەقین لە ئاخر دقەیە ڕاستە من ناڵێم خەڵکەکە تۆزیە بێتاقەتە گلەی و گازندەی هەیە بەڵام لە دقەی پێویستە خەڵکی خانەقین دەنگیان بۆ کوردە و بەتایبەت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان کوباشیە مەسەلەن خات و سۆزان لە شەڕی داعش پێشمەرگی گەرمیان و کوێسان هەمووی دیفاع لە خانەقینە کرد لە جەلەولا کرد لە سعدیا کرد چەند زەڕورە ئێستا لێرە خەڵک بەڕەحەتی پێشمەرگانە بچێتە سەر سندوقی بڵێ من دایماڵێم ئەڵێم پێشمەرگە بەرگیری بە گیانی خۆی کرد ڕوحی خۆی خستە پاشمەرگەوە ئێستاش خەڵکەکە بەوەیە بەدەنگت ئێمە ئەگەر پێشمەرگە نەبووە لەوانەیە داعش بەهاتایەتە ناو شاری خانەقین من دایمە باس لەوە ئەکەم ئەڵێمە بۆ عەلی خەڵکی شاری خانەقین بوو لە کەرکووک شەهید بوو ئێمە قەت جیاوازیمان نەکردووە لەسەر ناوچەکانی کوردستان من قەت ناڵێم ناوچە دابڕاوەکان لەبەر ئەوەی خانەقین و کەرکووک و مندلی و ناوچەکانی تر قەت دانەبراون لەسەر هەرێمی کوردستان ئەمانە ناوچەیەکن کێشەی لەسەرە بە درێژایی مێژوو مەبەست بوونە بە تعریب یعنی ئەمڕۆ هەندێک خەڵک لە ناو شاری مندلی یان خەڵکێکێ لە ناو شاری خانەقین لەوانەیە کوردی سۆرانەکەی باش نەبێ زۆر خەڵکی ڕق ناگری ئەڵێ بۆ سۆرانێکی باش نییە ئێمە چەنای بە درێژایی مێژووی مەرەژیر تاریبا بووینە یعنی باشە تاکو ئێستا بە کوردی قسەکەین بۆیە تاکو ئەم زەختانە ئێمە کە داواکەین ئەڵێ خانەقین شارێکی کوردستانیە ئەبێ دەنگی خەڵکەوە بسلمێنێ کە خانەقین شارێکی کوردستانیە تاکو ئەمڕۆ پێشمەرگە بە گیانی خۆی بەرگری لە شاری خانەقین و هەموو ناوچە کوردستانەکانی کردووە ئێستا کاتی ئەوەیە خەڵکەکە بە دەنگ بەرگری لەم ناوچانە بکەن زۆر باشە لەگەڵ ئەو کاندیدانەش گفتوگۆکەین سڵاو لێبێ بەڕێستان لە قایمی 120 کاندیدی ژمارە چەندن و پلانتان چییە بۆ خزمەتکردنی خانەقی من ئارام شێخ محەممەد تەیب باجڵانم کاندیدی ژمارە چواردەم لەسەر لستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 120 وڵا پلانمان زۆرە بۆ ئەم شارە بیکەین ئەم شارە شایستەی هەموو شتێکی باشە بەڕاستی بۆ بکرێ هەر شتێکیش کراوە بۆ ئەم شارە حسابی نفوسی 40,000 کەسیان بۆی کردووە بەڵام ئێستا ئەم شارە سەرەوەی 200,000 کەسی تیا ئەژە سە بەنزیخانەمانەیە ساڵی پەنجاکانە ئێمە ئەبێ مەسەرەن لەجیاتی ئەو بەنزیخانەی حکومیە 3-4 بەنزیخانەی تر دروستکەین مەسەرەن بە تایبەت بۆ ئەوانەی کە مادەی 140 تێن لێرە لە خانەقین کە بانزینەکەن یان نەوتە بنەوە بۆ کەسوکاریان تووشی کێشە و گرفتە بن لە سەیتەرەگانە لە ڕێگایە بەنزیخانەیەک و شوێنێکیان بۆ بکەین لە دەرەوەی سەیتەڕی خانەقین بڵێن ئەوەیەکێ لە بەرنامەکانمانە هەبۆ شاری خانەقینیش بەنزیخانەیە تر دروست بکەین سایلۆمان هەیە این ساڵی هێشتایە سایلۆیەکی کۆنکریت و مەزبوطە تا ئێستامە چەند ساڵا بێ هەر ئیشی پێ ناکرێن شتێکی تەرمیماتێکی بەسی تێوێ ئیتر بەرنامەی زۆرمان هەیە بۆ ڕێگاوبان بۆ خزمەت گوزاری خەڵک وەک پرسێکینەتەوە وەکو سۆزان خاوەتی سەیری انتخاباتەکە کاو بێتە سەر سندوقی بەڵێ وەڵاهی زۆر زەڕورە بەڕاستی ئەمە شەڕی مان و نەمانە بۆ خەڵکی ئەم ناوچەیە ئەبێ بە جۆش و خرۆشیەوە بێنە سەر سنووق و دەنگ بدەن کەوا پێشتر هەر کردویانە لەبەرەوە خانەقین و جەلەولا و سعدیە و مندلی و جەبارە و ئەمانە مڵکی خۆمان مڵکی ئێمن مڵکی کووردە ئەم شوێنە مڵکی کووردە خەڵکێک هاتووە کە مستەئجرن کە کرێچینە سەرم عەرزە ئێستا دووبارە تۆزیە نیونەکیان دەرکردووە ئەیانەوە دووبارە بێنەوە وەکو ساڵانی هەفتە بێنەوە سەر عەرز و ئاومان ئێماوە قبوڵمان پێ نییە قەت قبوڵی ناکەین بە دەنگی ئەو خەڵکەیشە دووبارە کوردایەتی ناوچەکە ئەسەلمێنین ئینشاءڵڵا ئەو پلانەیانە تێکەدەین ئینشاءڵڵا زۆر سپاس سڵاو لێبێ تۆ لە لیستی یان لە قایمەی 120
ڕقم چەندی و پلانت چیە بۆ خانەقین ئێمەمڕۆ لە ناو خانەقین بووی خەڵکێکی زۆر حەماس متەحەمسەیە خەڵکێکی زۆر دڵسۆز هەیە ئێوە پلانتان چێ بۆ خزمەتیان من دکتۆر هۆزان پاڕۆق عەلیبەکر کەوازی ژمارەم کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 120 کاندیدی ژمارە 8م بەرنامەم خزمەتکردنی خەڵکی خانەقین و ناوچەی گەرمەسێرە لەسەر بنەماڵەکەم لەسەر ڕێگەی بنەماڵەکەم و ڕێگەی سەرۆک مام جەلال کە خزمەتی خەڵکەکە بکەین بەبی جیاوازی و یەکی لەو بەرنامانە تەمە بەرنامەمان زۆرە بۆ خزمەتی ناوچەی گەرمەسێر هەمووی کە قەرەتەپە و کفری و هەموو شوێنەکانەگرێت جەبارە و جەلەولا و خانەقین و هەمووی ئەگرێتەوە یەک لە بەرنامەکان ئەوەیە لە بواری تەندروستیدا یەک لەو بوارانە کە گرنگە زۆر باسی بکەین کە خستەخانەی خانەقینە خستەخانەی خانەقین لە کاتێکە کە دروست بووە ئەو کاتێ خەڵکی شارەکە بچووکتر بووە ئێستا شارەکە زۆر گەورەتر بووە شارەکە پێویستی پێداوەستیەکەی زیاتر بووە پێویستی بە ئامریکی پێشکەوتووە پێویستێکی بە خستەخانێکی گەورەتر قەروێلێکی زیاتری هەبێ ئەمانە بەڵێ بەتەمای ئینشاءالله ئەگەر سەرکەوتو بنوەگە دەرچوون لەم هەنا لەم هەڵبژاردنە ئینشاءالله بەتەمەن ئەو شتە بکەین کە زۆر زەرورە نەک بەس خانەقین هەموو شوێنەکان چونکە هەنی حاڵەتێک هەیە مەسەلەن حاڵەتێکی هەیە تووشی حادسە بوو ڕووداوێکی حادسەیەک بووە کە ڕووداوێکی کتوپڕ بووە لەو کاتێ پێویستی بە هەنی شت هەیە کە نە لە خانەقین هەیە نە جەلەولاین لە ناوچە گەرمسەر هەمووی نییە یان ئەوەیە ئەبێ بیان نێرین بۆ بەعقوبە وەکو ئیحالە یان ئەوەیە ئەبێ بیان نێرین بۆ سنێمانی طبعا یەکەم جار بێ بیان نێرن بۆ کەلار ئەنجا بۆ سلێمانی ئەمە هەمووی کاتە حساب لەسەر تەندروستی نەخۆشەکان لەبەرەوە زۆر گرنگە کە شتەکان دابینی بکەن لە ناو خستەخانەکانی لە ناو شارەکانی خۆمان تایبەت شارە کوردیەکان و پارێزگای دیالێش هەمووی بەسەریەکەوە بۆ ئەوەیە تا دابینی ئەو حاڵەتە بکەین تا پێویستمان بە شارێکی تر نەبێت و نەخۆشەکان و ڕووداوشتەکان بە ئاسانی پێداوەستیەکی تەندروستی وەرگرن و زوو نەجاتیان بێت لەو حاڵەتە زۆر باش دەست خۆش بێت سڵاو لە بەڕێستان پلانتان چێ بۆ خانەقین ئەگەر ئینشاڵڵا دەرەچن واتانەوێت چی بکەن و خەمی وەکو گەنجێ خەمتان چیە بۆ گەنجانی خانەقین بەڵێ ناوم نەزار سامان کۆخە مەحمودم خاوەن سێ شەهیدم باوکو دوو برا شەهید بی لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەی 120 کاندین 27م مامۆستا خۆم پارێزەرم نزگەی 19 ساڵم خزمەت گوزاریم کردە لە خانەقین و دەوروبەری جلەولا و سعدیە و قەرتەپە و قەزانی ئەو ناوە هەیەکێ لە پلانەکانمان ئەوەیە ئێمە زەویزارەکانمان عەقدەکانمان تا ئیسە دوای 75 و ناو براکانمان عەرەبەکانە یەکی لەو پلانەتانی کاتێ ئەگەر بردمانەوە ئینشاڵڵا لە پارێزگای دیالە تەشریع قانون بکەین ئەم عەقدانە هەڵوشێتەوە بگرێتە دوای 75 و ناو قومی کوردەکان خۆمان لێن گوندەکانمان نزگەی 15,000 دۆنەمە هەتا ئیساکە گشتی وە ناو عەرەبە بەس هەروەهاوە دەست کوردەکان خۆمانە هیچ خزمەت گوزاریکیان بۆ ناکرێن نە ناحەی کیمیاویە نە ناحەی ئستیراد بکرێت بۆ حکوومەت قەرەبوویان بدەنیە هیچ ناکەفتە کوردەکان خۆمان لە دوای 2023 دەست خۆش بێت خاتر ڕاگەر بێتە ئێرە بەڕێستان خۆتان بناسێن و پلانتان چیە بە تایبەت لە مەسەلەی مادەی 140 ئیشت کردووە سڵاوتان لێبێ من ڕەوا سەمیرە زەدین بەڕێوەبەری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم مادەی 140 8 ساڵە خزمەتەکەم خزمەتی خەڵکی خانەقین و هەموو ناوچە کێشە لە سەرەکانەکەم بەرنامەم ئەوەیە کە خۆمم کاندید کرد بۆ خزمەتکردن و نەهێشتنی زوڵم و نەعەدالەتی چونکە هەر لە شاری خانەقین نەعەدالەتی زۆر هەیە لەلایەن پرۆژەوە لەلایەن خزمەت گوزاریەوە لەلایەن دامەزراندە و لەلایەن هەموو شتێک خزمەتی وێ بۆ ئەم شارە نەعەدالەتی هەیە بە ئێمە چونکە ئەنجومەنی پارێزگامان نییە ئەنداممان نییە بەکەیف خۆیان مدیر دائیرا گۆڕن بەکەیف خۆیان ئیشەکەن بەکەیف خۆیان پرۆژەکەن هیچ خانەقین هیچ حسەیەکی تیان نییە ئێمە کە ئەگەر بچینە ئەو ئەنجومەنە بەس چۆن ئەچین بە دەنگی خەڵکەچین کە ئەگەر دەنگمان زۆر بیە تۆ کە لە مەسەلەی مادەی 140 کارەکەی چەند زەرورە خەڵک بەو دەنگدانە هەویە کوردستانی بوونەکە زیاتر بچەسپێنێت وەڵا ئەم جارە هەڕەشەی جدیمان لەسرە چونکە ئەم جارە ئەگەر خەڵک نەچێ بۆ دەنگدان ئەم جارەمان و نەمانە هەڕەشەی جدی بۆ گۆڕینی ناسنامەی ئەم شارەمانە کە ئێمە داوا ئەکەین لە خۆشک و برایانی ئەزیزمان بڕۆنە سەر سندوقی دەنگدان تاریخ 12 کە ئێمە ئەم جارە ئەبێ هەر سیر ئەزانم گلەیمان زۆرە بەس ئەبێت سیر
چاوی مامجلالکەن سیر خوێنی شەهیدانمانکەن کە بڕۆنە سەر ئەو سندوقە ویژدانی خۆیان ئازادکەن بێژن ئێمە ئەوەی لەسەرمانە کردمان دەنگی ئەوان هێزی ئێمەیە دەبێتە همەتی ئێمە منیشە ئەگەر خەڵک دەنگ متمانەی بە ئێمە ئەبێ ئێمە ئەبینە هێزی ئەوان کە بڕۆین شەڕ بکەین لە ئەنجومەنی پارێزگای دیالە لە پێناو گەڕانەوەی مافەڕەواکانیان ئێمەش من چۆن هەر کە بانگەشە بە ناوی خۆیەکە کە من ناوم ڕەوایە ێژم ئەگەر ئێوە متمانەتان بە من هەیە بتوانم شەڕ بکەم بۆ گەڕانەوەی مافەڕەواکانتان من ناوم ڕەوایە و کاندیدی ژمارەسیم دەنگم پێ بدەن ئەم جارە ئەمە دوو جارە دووبارەیەکەمەوە مان و نەمانە دەنگتان ویژدانە دەنگی ئێوە هێزی ئێمەیە لە ماوەی ڕابردوو برا پێشمەرگەکانمان بە خوێنی خۆیان بەرگریان کردە لەم خاکە ئەم جارە بەرگریکردن لە خاکمان دەنگی ئێوەیە دەنگی ئێوە هێزی ئێمەیە داواکارم لە هەموو خەڵکی دڵسۆزی ئەم خاک و ئەم میلەتەوە ئەو نیشتمانە بڕۆتە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدا بە لیستی یەکێتی نیشتمانی کوردستان ژمارە 120 من کاندیدی ژمارە 30 گفتوگۆکانمان بەردەوامیانە بێت ئێمە ئەمڕۆ وەک تیمی کورسات نیوز بە درێژایی ئەمڕۆ لەناو خانەقین بووین حماسەتی خەڵک و دڵسۆزی خەڵکمان بینی بۆ کوردستانی بوونی خانەقین وەک هەمیشە سەرۆک مامجەلال ئەی فەرموو کە یان کەرکووک و خانەقین یا تاماوین ئەجەنجین هەمیشە ئەشیوت نابێ خەدر لە پێشمەرگە بکەین لەبەرەوەی ئەو دروشما هی پێشمەرگەیە جابەڕێکەوت ئێمە کە لە خانەقین بووین وێڕای مەشغوڵیەتەکان کاکشێرکۆمان بینی لێ پسراوی مەڵبەندی خانەقین جگەلەوە کاک جەمیل هەورامی بۆ هەماهەنگیکردن لەگەڵ پێشمەرگە دێرینەکان لە خانەقین بوو ئەمانەوەی گفتوگویەکی کورتیش لەو بەرنامە تایبەتە لەگەڵ کاک جەمیل ئەنجام بدەین کاک جەمیل سڵاو لێبێ مسپاس دەکەم دڵخۆش بووم کە لێرە جەنابتم بینی لەگەڵ پێشمەرگە قارەمان و دێرینانە چەند ئەو انتخاباتە چەند گرینگە بۆ هەویەی کوردستانی بوون وەکۆی کە ئێوە لە شاخ بەچەک ئەتانویست کوردستانی بوون بسەلمێنن ئێستا دەنگێکە زۆر سپاس بۆ ئێوەش داوای لە بوونەکەم تۆزێتان بچم باش بۆیە لەسەر کوردستانیش بیرە ئەزەتی ئێوەم نادا و لەسەر کوردستانیشم برادران بە پێوەستا بن ئێمە هەموو کەسێت مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان ئەزانێ و مێژووی پێشمەرگەی یەکێتیش دەزانێ دوای 75 دوای ڕێکەوتنی ئێران و عێراق و نسکۆی شۆڕش پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان لە حەو پێشمەرگە و چێت فەنگەوە دەست پێ کردوەوە بە خەبات خۆشتان نەزان وردە وردە شۆڕش گەشەی کرد و خەبات یەکێتی گەشەی کرد و شۆڕشی وردایەتی گەشەی کرد و تا گەیشتنە ئەوەی لە ڕاپەڕینا حکوومەتمان ڕاماڵی خۆشتان نەزان خانەقین یەکێک بوو لەو شارانە کە سەرەتا بە شەڕ ڕزگار کرا چونکە ئەو زڵم و زۆرەی لە خانەقین و ناوچە دابڕاوەکانی تر بوو کە ئێستا ناوەن ناوچە جناکۆکەکان یان ناوچە دابڕاوەکان ئەمانە بە شەڕ کران چونکە زڵم و زۆری حزبی بەعز لە خانەقین و کەرکووک و جەلەولا و شارەکانی تر کە دەسڵاتی ڕێژەما بوون هەر لە 75ەوە دەستی کردو بە تعریب و دەستی کردو بە وێرانکردن و دەستی کردو بە ڕاگواستن فەرقی هەبوو لەگەڵ شاری سلێمانی و لەگەڵ شارەکانیکەی هەرێمی کوردستانە لەبەر ئێوە خەڵکی خانەقین ئەو سەردەمە کە پێشمەرگە شارەوە ئەوەی کە دەستی شەکی گرتی بە شەڕ دژمیان دەرکرد چونکە ئەو منتەقەی هەم ناوچەیەکی نەوتیە هەم ناوچەیە بوو نزیکی حدودی ئێران بوو هەزاریان هەبوو ئەو کاتە لە ئێران هێزی زۆر زۆری تیا بوو لەبەرەوە لە بەخوێن یان بەخوێن خانەقین یەکێکە دوو شارانەوەکو کەرکووک بەخوێن ڕزگار کراوە دواتر لە سەردەمی خەباتە ئەو هەموو تێکۆشەرانەمان لەگەڵا بۆ خانەقین پێشمەرگەکانی بەڕاستی فرماندەکانی ئەوەی کە پێگەشتو بۆ فرماندە پێشمەرگەی ئازا بوون هەرچەندە پێشمەرگەی گەرمەسێرەکان هەمووی تێکۆشەر و فیداکار وانە بوون چۆن لە کاتی ژیانی ڕۆژانەیانە هەر لە شەستەکانەوە هەر لە بەتایبەتی 63 بەدواوە قەڵغانی کوردایەتی بوون ئێرە یعنی ئێمە لە سلێمانی لە هەورەمان لە هەڵەبجە لە قەڵازی لە شوێنیشکە ئەو شارێکە لەسەر ئەم ناوچانە بۆ گەرمسێرەکان بووە شار لەسەر ئێمە نەبووە تۆ لە ساڵی 73 هێشتا حکوومەتی عێراقی و شۆڕشی کورد لە بوتوێژا بوون ئەو منتیقانە بەشێک لە منتیقانیان گواستەوە و دێکانی خەڵەوس و ئەم دەیانێ بناری بەم و ئەوانیان ئەمە لە دێر زەمان و دەستی کرد و بە تعریب لەبەرەوە پێشمەرگەکانی چونکە کەسوکاریان و خۆشیان چەسانەوەی نەوتەوەیان لەسەر بووە فیداکار و ئازاتر بوون لەبەر ئەوە لە ڕاپەڕی نەخش بەڕاستی قوربانێکی زۆریاندا هەر لێرە ئێستاش کە هاتوینەتەوە ئێستاش کە هاتوین ئەم قۆناغە ئەم قۆناغە لە هەموو قۆناغەکان گرنگترە بە نسبەت ئێمەوە بۆکو یەکێتی و بۆکو کوردیش چونکە ئێمە لە سەردەمی شاخ مەرحەلەیەک شەڕی پارتیزانیمانە کرد دوای بوو بە شەڕی حەرەکی زۆر جار شەڕ شوێنە گیراوە حکوومەتی عێراقی گرتوویەتی بەهێزێکی زۆرەوە هێزەکانمان نابەرامبەرەوە بۆ هەموو چەک و ئەسلاح و شتەوە کە بووە گرتوویەتی بەڵام ئێمە
دوایی هاتون گوتومان جاریشکەوە مەسەن بۆ نمونە دەستانی ڕزگاری 3 مانگ و 2 ڕۆژ ناوچەیەکی لە خلالی ساعاتێک ساعت و نیوە کاگزمانەوە دەستمان بەسەر ئازادمان کردەوە بەڵام ئەمە شەڕی شاخێک سەری کۆڵانێک شەڕی باخێک نییە ئەمە شەڕی مەسیری ملەتەکەمانە لە هەموو شوێنەکان مەسەن لەسەر لێرە نابێ خەڵبی لەو کاتەوە وەڵا جەمیل هەورامی چوون بۆ لای ڕێزی لێ نەگرتم یا کاک شۆرکۆ میروێز یا کاک عیماد یا کاک فڵان هەر کاکێک لەو کاکانە کە لێرە هەبووە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان گلەی و گازندەیەکی لە ئێمە بێ نابێ گلەیەکەی لە خەباتەکەی ڕابردووی خۆی ببێ چونکە ئەمانەی کە وەستاون هەمویان تەمەنێکیان گوزراندو لە شۆڕشا هەموو شتێک تعویز دەکرێتەوە بەڵام تەمەن تعویز ناکرێتەوە سیارە بێ ماڵ بێ هەرچی بێ ئەولاد بێ خانوو بێ هەر شتێ بێ بڕوە جۆ دەکەی ئەتوانیت پێیاکرێتەوە بەڵام تەمەن تعویز ناکرێتەوە ئێمە هەمومان پێشمەگەزێنەکان تەمەنێک گەنجێتی خۆمان لەو شۆڕشا داناوە ئێستا هاتووینە ئێستا یەکێک لەم ڕۆژانەی کە ئەمانی بەرهەمی خەباتەکەمان بچینەوە بەرهەمی خەباتن بچێ بۆکو باسم کرد بە ئاربیجی و بیکەیت و کڵاشی کۆفر نیە شەڕی شاق بە شاخ و کۆڵان بە کۆڵان شەڕی دەنگە ئەوەی کە بتوانێت دەنگ بە ئێمڕۆ لە سنگەری بەرگری ملەتەکەیەتی ئەوەی بێوێت دەنگنەدا ناوێت ملەتەکەی ئازاد بێ ناوێت خۆی ئازاد بێ ناوێت باوکو دایک و مناڵ و کەس و کارەکەی ئازاد بێ ئێمڕۆ هەمومان مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو مێژووی خۆنایی ئەزانین هەمووشمان ئازادی لە ناوچەی سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستانە لەبەر چاومانە ئێستا ئەو هەموو مامۆسایەمانی گرتووە ئەو خوێندکارەمانی گرتووە ئەومان کردووە بچێت ئێستا لەگەڵ خاڵی پێوتووە هیچ نەڕۆژە پلیس چۆتە ناویان نە ئاسایی چۆتە ناویان نە کەسێک حیزبی بانگی کردو سەردە نیشتمان بکات نە هیچ شتێکیان بکە هەر داوای مافی خۆیەکات لەبەر ئەوە ئازادی لە ناوچەی ئێمە هەیە ئەمە یەک دوو ئێستا برادرانی خانەخین ڕۆژانە خوشکبرا خانەقینەکانمان لێرە و هاتوشۆکەنە چن بۆ سلێمانی یان کەلار کەلاری ساڵێک ئمڕۆ هاتوم ساڵی لەو پێژاتم بۆ کەلار ئێستا هاتوم کەلار بەڕاستی ینی زۆر دڵم خۆش و من ئاەتەن زۆرتر عاشقی سەوزایی و گوڵ و گوڵزاروانن بەڵام کە بینیم بەڕاستی بکو بڕێ لە شاریشە ئەوروپیا بین ئەو دیمەنم کە بینی ئەو گوڵ و گوڵزار و سەوزایی و دارە جوانە و ئەوانە جادەی پاک و تەمیز و جادەی قاوێن باشە ئایا ئێرەش وایە خانەقین بە تاکید وانە ئایا بڕۆ ئێستا بۆ سعدیە و جەلەولا وانە باشە ئێمە ئەبێ واز بینیت لە وڵاتی خۆمان کە خوێنمان ڕشتووە لە سەری تەبیعی واز ناین بەڵام بەچی ئەتوانین تعویزی ئەوە بکەینەوە بەو دەنگە ئەتوانین تعویزی ئەو هینە بکەینەوە لەبەرەوە من داوام کرد لە پێشمەرگەدێرینەکان هەموویان وتم ئێمڕۆ شەڕی دیموکراسیە شەڕی ئازادی بەرهێنمرانی ئازادیە بەدەستێنانی ئازادیە لەبەرەوە بێ شەو ڕۆژتان بکەنەوە سەرێک شەو وەختی خۆی لە شوێنەکە بۆ شوێنیشک بە شەو ڕۆژن بڕێەوە لە سبینەوە پێشتریش ئەبێ کرد بێتیانەوە جنابی کاک شێرکۆ جەنابی ئەزانێ کردویانم حتمما کردوشانە بەڵام ئەم چەند ڕۆژەماوە ئەم سێ چوار ڕۆژەماوە ئەبێ بەردەوام بە شەوەکەش و بە ڕۆژەکەشی خۆیان خوشکودایکیان کەسوکاریان هەمویان لە هینا بن بۆ دەنگدان چونکە ئەنجامی دەنگدان ئەگەر لە ساڵحی یەکێتی بێ لە ساڵحی ملەتی کوردە ئەگەر خوانە کرد لە سامەحەڵە هەرچەند تەسخوری وان ناکەین ئەگەر ئێمە دەنگمان کەم بێ ئەوە ئەو جێهەتانەی دەسەڵاتدەگرن دەست کە سابقیان دیارە تعاملیان لەگەڵ خەڵکی خانەقینە تعاملیان لەگەڵ شاری خانەقینە تعامل لەگەڵ دێکانە ئێمە هەر لە سەرەتای شۆڕشەوە نخبەی پێشمەرگە باشەکانمان خەڵکی ئەو مەنتیقەی بۆ خانەقینە بوو دڵمان لاشێتی ئەوەی کە جەنابەت باسی کردەوە ئەو درشمە دێرینە درشمەی کەش ئضافە بوو لەوانەیە لەبیر چوو بێ یان مامجلال جەنابی مامجلال باسی نەکرد بێ مامجلال ئێوە کەرکووک قوچی کوردستانە بەڵام یا کەرکووک و خانەقین یا تاماوین چە جەنگین ئەوە درشمی پێشمەرگەیە هەمان درشم دەڵ دەروونمان ماوەتەوە بەڵام جەنگی ئێستامان ئەم جەنگەیە کە ئێستا بەرپایەکەین بەڵام شتێکی کەشمان هەبووە ئەمود یا حەمرین یا ئەمرین یا حەمرین یان ئەمرین ئەوە شەرهی پێشمەرگە بوو بەڕاستی بە دەرەجەی یەکەم پێشمەکانی گەرمەسێر هەرچەندە بلبلانێکەنەتەوەیە بەڵام لە دوانێکێ لەلایەن بەرپرسێکی باڵای حزبێکی کوردیەوە ئەڵێ کادرەکانی لایەنەکان سەریان گرتو بۆی ببن بە پارتی ئەتۆ ئەوەی بینیت لە کەرکووک و لە خانەقین وەڵا ئەوەی کە بینیم برادێک بوو کاکەی بوو خۆی پارتی بوو هەفتەی لەوە پێش لە شوێنەکە دیار ڕستمیشیدا و بڵاویش بۆتەوە ئێستا هەر ڕۆشتەوە وڵام من یەکێتی ماتم بەڵام ئەس وەساسی نێ وەڵا ئەو برادرە کاکەی لە تلڤیزیۆن بینیمانە حماسەتی کادرانی ئەمە یەک دوو برادێکیان هێناوە گوایە لە خۆپشەندانەکانە پێشمەرگەی یەکێتی بۆ هاتووە ئەو برادرە من ناتوانم بشمە تەفاسی لەوە باسی دەشێ بکەم ئەو درشمەی کە ئەو ئەیوە بەختی خۆی ئێمە پارتیەکان وا و ڕێبازی بەرزانی وا ئەوە هەر ئەو برادرم خۆ تەسبیرەکەی ماوە کە ڕۆشتۆتە بۆ ئەوێ ڕیشێکی دێشتۆتەوە وەڵام من کادری یەکێتیم ڕۆشتم شەمرای یەکە دەمان نەڕۆشتم من دوێن لە کەرکووک بووم خەڵکم بینیوە ئەو حەماسەی لە کەرکووک هەیە لە هیچ شارێکەکە بەڕاستی نەمدیوە من مجموعی خەڵکشم دیوە غیری حزبەکە حزب یەکێتی نیشتمانی کوردستان حزبەکان تر بووە بەڵام بەڕاستی مەسحی یەکەم
ئادای یەکێتیان کرد دووهەم مەسحی جۆری کادرەکانمان توانایان قابلیەتیان شخصیەتیان لە ناو مجتەمەعە یعنی مجموعەی برادەر بوو یەکێتیش نەبوون هەروە باسمان کرد سۆس بەڕێمکەوتە لایەن وتی ئێمە ئەوەی یەک زەڕە غیرەتی کوردایەتی هەبێت تەسەوورەکەن دەنگدن بە کاندیدەکانی یەکێتی بەڵام خۆشتان نەزان کاندیدەکانوانیشە من حەز ناکەم ناوی خەڵک بەرم و ناوی حزب بەرم بەڵام بڕۆ حزبەکان ببین کاندیدەکانی کەرکوو کاندیدەکانی قانەقین وەکو شەخص وەکو ئەسی کۆمەڵایەتی وەکو ڕەوشتیان وەکو ڕابردوویان وەکو ئەوان خەڵی مقارنەکە تۆ ئەگەر وەکێ وەفا نەبێت بۆ شخصی خۆی ڕۆژێ لە ڕۆژان خێنەت بکات لە میلەتەکەی ئایا ئێستا چۆن ئەتوانێت وەفادار بێت بۆ میلەتەکەی بەڵێنەکەی ببەرێتە سەر ئێمە بەڵێنمان بردوێتە سەر ئێمە ئەوانەی کە ملیان خۆیان چۆن بەرپەتی سێدارە زانیویانە ئەمە وا شەهید دەبێ خوێنی خۆی کردو بە قوربانی میلەتەکەی قابلە نەوەکانی کوڕەکەی براکەی ئەوانەی وەفادار نەبن بەڵام یەکێک کوڕە جاشێک بێ کوڕ مستەشارێک بێ چۆن وەفایە بێ بۆ میلەتەکەی ئەو خۆی بەنانی جەشایەتی پرۆ دەکراوە دەست خوشکاک من سپاس دەکەم زۆر سپاس بۆ دیدارە بەهۆی سەلامەتی و تەندروستی باش کاشێرکۆ سڵاوت لێبێ لە خانەقینەوە بۆ جەلەولا بۆ مەندەلی بۆ ئەو منتیقانە کە هەمووی منتیقەی کوردستانین ئەرکەکە چەند قورسە و چەند گرینگە کە تۆ ئەوەی کە پێشمەرگە لە ڕاپەڕینەوە لە سۆرانە و لە بادینان و هەولێر و شارە زور و گەرمیانەوە هات لە کوباشی و سعدی و جەلەولا شەڕێ کرد ئێستا بەدەنگ بیپارێزی زۆر سپاس و بە خێراتنی هەواڵ کاک جەمیلەکەم هاتنەکەی هەر بۆ خۆی پشتیوانیە و کۆبنەوەیکی باش لەگەڵ هەواڵانی پێشمەرگەی دێرین کرا و ئێمە ئامادەکاریمان کردووە بە ئومێدی ئەوەین کە بتوانین هەژدەی مانگ سەرکەوتنیە بکەینە ئەوە ینی مفاجەیەکی خۆش بۆ خەڵکی کوردستان و بۆ خانەخینەکان خانەخین و مەندەلی و حەمرین سعدیە جەلەولا قارەتەپە جەبارە هەموو ئەمانە لە بەردەم ساتەوەختێکی زۆر چارەنووسازن چونکە ئێمە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر ئەتوانم بڵێم ئێستا ئەمە هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی کە خەڵکی نەم ناوچانە قسە لە قسەی خۆیان بکەن و بۆ بەغدا و بۆ هەموو دەوروبەریش بیسەلمێنن کە ناسنامەی ئەو ناوچانە کوردستانین و پێشی من زۆر جار لە کۆبنەوەکانە باسی ئەوەکەم ئەم سنوورەی ئێمە پێشی لەدایکبوونی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیشە خەڵک کوردایەتی کردووە خەڵک قوربانی داوە و خەڵک هەمیشە شەڕی ئەوەی کردووە کە بەشێکی زیندوی کوردستانە ومێ دەکەین ئەم پرۆسەیە هەمان ئەو تێکۆشان و هەمان ئەو ئیسراری کە لە ڕابردوو تێکۆشەرە دێرینەکان تەمەنی خۆیان پێداوە وا بێتەوە و دڵنیام لەوەی کە هەمووان پێکەوە دەست لە دەست ئەتوانین ئەو هەڕەشانەی کە لەسەر سنوورەکەمان هەیە بڕەوێنینەوە و لە جیاتەوەی پاشەخشە بکەین بڕۆینەوە بۆ بەعقوبە ببین بە هۆکاری خێر بۆ تەواوی پارێزگاکە و بتوانین خزمەتی تەواوی و قەزا و ناحەکان بکەین و لێوشەوە بتوانین داکۆکی لە مافەکانی خۆمان بکەین بەداخەوە خەڵکانێک کە زۆریش خزمەتمان کردن ئێستا تەنانەت نەک بۆ بەڕێوەبەری دایرەکان تەنانەت بۆ بەڕێوەبەری قوتابخانەکانیش لە دەرەوەی خانەقین خەڵکیێنن ئەوە حەق نەبوو دۆستەکانمان ئەوە قبول بکەن بەڕاستی ماوەتەوە سەر ئەوەی کە لە داهاتووە سەرنوێ حکوومەتێکی محلی پێک بێنین کە داوا و داخوازەکانی خەڵکی ئەم سنووری ئێمەش لە بەرچاو بگیرێ و حکوومەتێک بێ وەک یەک بێ بۆ تەواوی پارێزگاکە من هەرەوەم هەیە بە خێراتنتانەکەم بەردەوامین و دڵنیاین لەوەی کە هەواڵی خۆش و سەرکەوتنی گەورە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ تەواوی ناوچەکەشمان ڕاگەێنین لە ڕۆژانی داهاتوو زۆر سپاس کاک شێرکۆ هەڵبەت ئێمەش لە کۆتایی ئەو بەرنامە مەیدانیەدا لە ناو خانەقین ئەواڵین کە بەڕاستی خەڵکی لسۆزی خانەقین لە چین و توێژە جیاجیاکان ئەویان لێبەدیەکرێت کە یانوێت لە ڕۆژی 12 بیسەلمێنن کە یان کەرکک و خانەقین یا تاماوین ئەجەنجین بەڵامەکو کاک جەمیل وتی کە ئەم جارە ئەیانوێت بەدەنگ بە پرۆسەیەکی دموکراسی وەکو کاک شێرکۆ میروێس لێ پرساوی مەڵبەندی ژووتی کە ئەوان مژدەی خۆشیان بۆ خەڵکی کوردستان پێبێ ماوەتەوە ئەوەی کە بەرەکەت لە خوای گەورە و هیمەتی زیاتریش لە خەڵکی خانەقین و کوردستانی بوونی ئەو شارە ڕۆشنبیر و تێکۆشەر و خۆشەویستە بەرنامەکەمان کۆتایی هات ئێوەش بەخوای گەورە ئەسپێرین خواتان.